بناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. پاک و خاوێنی لە ڕوانگەی ئیسلامەوە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسوخواز دەبێ. ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی خودای گەورەی لەسەر بێ دەفەرمێ مسلمان لە کۆمەڵگەکەی خۆیدا دەبێ هێندە پاک و خاوێن و جوان بێت هاوشێوەی خاڵێکی ڕەش بێ لە ڕوخسارێکی سپی و درەوشاوەدا. پێغەمبەری خوداش صلی الله علیه وسلم وەکو ڕابەرێکی ژیانی مرۆڤەکان کاتێ لە غەزا و سەفەرەکانیدا دەگەڕایەوە ڕۆژێک بەر لەوەی بگاتەوە مەدینە کەسێکی دەنارد بۆ ئەوەی خێزانەکان ئاگادار بکاتەوە تا خۆیان و ماڵ و منداڵیان کۆ بکەنەوە و خۆیان جوان بکەن و بڕازێننەوە. بە هەمان شێوە بە پیاوەکانیشی دەفەرموو خۆتان پاک ڕاگرن و خۆتان جوان بکەن بۆ ئەوەی خەڵکی مەدینە دڵیان پێتان بکرێتەوە. ئیسلامی پیرۆز هەمیشە هانی مسلمانانی داوە هەروەک چۆن گرنگی بە ناخ و دەرونی خۆیان دەدەن بە شێوەیەکی هاوسەنگ و بەرامبەریش لا لە جەستە و ڕواڵەتیان بکەنەوە و گرنگیەکی زۆریش پێ بدەن. چونکە زۆر جار ئەوەی ئازاری چاوی مرۆڤەکانی دەوروبەر دەدا ڕواڵەتی مرۆڤ و شل و شێواوی جەستەیەتی. لە ئێستادا بەرەو وەرزی گەرما و بەهار دەچین کە تێیدا پاراستنی جەستە و پاکڕاگرتنی دەبێتە ئەرکێکی ڕۆژانە و پێویستە مرۆڤ هەمیشە ئاگای لە پاک و خاوێنی جەستەی بێ. چونکە ئیسلامی پیرۆز هیچ کات لەگەڵ ئەوەدا نییە مرۆڤ جەستەی پشتگوێ بخا و بە ناوی ئاینەوە تەنها گرنگی بەلایەنی معنەوی و دەرونی خۆی بدە. لەم بەرنامەیەدا باز لە گرنگی و بایەخی پاک و خاوێنی دەکەین لە ڕوانگەی ئیسلامەوە. پاش ناوبڕێکیش لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا سەربەز جەباری بانگخوازی ئیسلامی دێمەوە لاتان. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو مامۆستاگیان زۆر سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەی باسوخواز. سەلامت کە جەزاکە الله خەیرن. مامۆستاگیان ئاگاداری بەرنامەکەمان لەسەر پاک و خاوێنیە. سەرەتا پێم خۆشە پێناسێکی پاک و خاوێنی بزانین و بزانین بە چ شتێک دەگوترێت پاک و خاوێنی و پاکڕاگرتنی جەستە. بەڵێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه ومن والاه. سپاس بۆ جەنابت و سڵاو و ڕێزیش بۆ سەرجەمبی سەران. پاک و خاوێنی شتێکە لەوانی کە زاناکان ئەڵێن هەندێک شتێ پێناسە ناکرێت لەبەر زۆر ڕوونی. پاک و خاوێنی لەبەرەوەی زۆر ڕوونە. بەعزێک زانا پێناسەیان نەکردووە بەڵام هەندێک زانایش پێناسەیان کردووە بەوەی کە ئینسان هەوڵدا هەمیشە پاک بێ خاوێن بێ و خۆ بپارێزێ لە هەر شتێک کە ناشیرینی بکە. چه ئەو شتەی پەیوەندی بە لاشەیەوە هەیە ئەوەی کە پەیوەندی بە دڵ و دەروونەوە یا پەیوەندی بە عەقڵەوە هەیە. هەمیشە ئیسلام ئەوێ شوێنکەوتوانی خاوەن کەسایەتێکی تایبەتی بن. ئیسلام هەمیشە پێی خۆشە ئێمەی موسڵمان کەسایەتی تایبەتی خۆمان هەبێ. بۆ ئەوەیشی کە موسڵمان خاوەن کەسایەتی بێ ئیسلام گرنگی بە سێ لایەنی مرۆڤ داوە: عەقڵی، ڕوحی، جەسەدی. و فەرمانیشی کردو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەمیشە لە سونەتەکانە فەرمانی کردو کە ئێمەی موسڵمان بتوانین هاوسەنجیەک ڕاگرین لە نێوان ئەم سێیانە، یعنی بتوانین ئێمە پەروەردەی ڕوحمان بکەین، عەقڵمان بکەین، جەسەدمان بکەین. ئەگەرچی ئێمە کە باسی پاک و خاوێنیەکەین لەو بەرنامەیە زیاتر مەبەستمان پێی لایەنی سێیەمە کە لایەنی جەستەیە، بەڵام هەمیشە ئیسلام ڕەبتی کردووە لە نێوان ئەم دوانەیە، ڕوح و عەقڵ لەگەڵ جەستەیە. ئیسلام بۆی کە مرۆڤەکان ڕوحیان خاوێن بێ گوناهی حرام کردووە و چاکەکانشی فەرز کردووە، ئەمە خۆراکی ڕوحە. و بۆی عەقڵیش خاوێن بێ ئیسلام بیرکردنەوە لە دەسەڵاتی خۆی پەروەردگاری فەرز کردووە و هەموو ئایدیا و خوراافاتێکی حرام و قەدەغە کردووە لەسەر مرۆڤەکان. بۆی جەستەیش خاوێن بێ ئیسلام کۆمەڵێک شتی فەرز کردووە کە ڕۆژانە ئێمەی موسڵمان ئەنجامیان ئەین بۆ ئەوەی کە پارێزگاری لە پاک و خاوێنی جەستەمان بکەین. بەڵێ مامۆستا وەگەزانین تەنانەت لە عیبادەتەکانیشدا هەر لە دەستنوێژ و چوون بۆ مزگەوت و تەنانەت حەج و ڕەمەزان و ئەم شتانشدا خوای گەورە وەکو ئەڵێ پاک و خاوێنی پاکخانەی جەستەی مرۆڤی زۆر لە بەرچاو گرتووە بایەخی پێداوە.
پێم خۆشە بایەخ و گرنگی پاک و خاوێنی بزانی لە ڕوانگەی قورئان و فەرمودەکانی پێغەمبەری بەڕێزەوە صلی الله علیه وسلم. ئەو کاتێک کە خوای پەروەردگار فەرمانەکا بە ڕەسوول الله عليه الصلاة والسلام بۆی ببێ بە پەیامبەر ببێ بە ڕەسوول پێغەمبەری ئێمە عليه الصلاة والسلام بە ئاەتی ئیقرأ بووە بە نەبی بە ئاەتی مدەثیر یا ئەیوە المدەثیر بووە بە ڕەسوول کە ئەبێ بە ڕەسوول یعنی تێکەڵاوی خەڵک بێ و ئەو پەیامی خوای پەروەردگار بە خەڵک بگەێنێ بۆ ئەوی سەرکەوتوو بێ لە گەیاندنی پەیامە خوای پەروەردگار چەند فەرمانێکی زۆر کورت و پڕمانای پێکا یا ئەیوە المدەثیر قم فأنذر وربك فكبر وثيابك فطهر یەکسەر دوای لایانی عەقیدە ربك فكبر ئەوە عەقیدە و بیر و باوەڕدا مەزراویە دوای ئەوە خوای پەروەردگار فەرمانەکە ثيابك فطهر زانانی تەفسیر ئەڵێن ثيابك فطهر هەشت معنای هەیە ثيابك ثياب هەندێک جار لە زمانی عەرەبی هەر بە معنای پۆشاک و لیباسەکەی بەرەدێ کە ئەو معنای ظاهیرە بە معنای دڵ و دەروون دێ بە معنای کار و کردەوە دێ و بە معنای ئەخلاق و ڕەوشتیش دێ بە معنای خاو خێزانیش دێ چونکە خوای پەروەردگار فەرمێ هون لیباس لەکم و ئەنتم لیباس لەهن بە معنای سەرجەم هەڵس و کەوتەکانی مرۆڤ دێ بۆیە زانایانی تەفسیر ئەڵێن ئەم ئاەتە کە خوای پەروەردگار فەرمێ ثيابك فطهر یعنی مرۆڤی موسڵمان فەرمانی پێکراوە هەرچی لایەنی ژیانی هەیە خاوێنی بکاتەوە بە گرنگی پێدان بەو لایەنەی کە بۆی دیاری کراوە ئەمە ئاەتێک کە خوای پەروەردگار فەرمانەکا بە پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەو فەرمانە بۆ هەموو شوێن کەوتوانی پێغەمبەر عليه الصلاة والسلام کە گرنگی بەو لایەنانەی ژیانیان بن لە قورئانە 26 ئاەتی تریش خوای پەروەردگار باسی تەهارە و خاوێنیمان بۆکە زۆر جار پێغەمبەران بەوە وەسف کراون کە یەتەطەهەڕون سیفەتیان وا بووە کە هەمیشە پاک و خاوێنیان بەرز ڕاگرتووە گرنگی خۆیان تایبەتیان پێداوە و خوای پەروەردگار تەنانەت کە باسی بەهەشتیشمان بووەکە فەرمێ بەهەشت هەمووی خاوێنە و ئەزواج مطهەڕە ئەو دەستەواژەیە کە زۆر جار لە ئاەتەکانی قورئانە دووبارە بێتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پاک و خاوێنی کردووە بە نیوەی ئیمان و باوەڕ یعنی ئەگەر باوەڕ بکەینە دوو بەشەوە بەشێکیان بریتێ لە پاک و خاوێنی بۆ چونکە پاک و خاوێنی نەبێ ئیمان دانامەزرێ و ئیمانیش سەرەتاکەی بریتێ لە خۆ خاوێنکردنەوە مەسڵاتان دێ لە زانایان کلیلی بەهەشت نوێژە و کلیلی نوێژیش پاک و خاوێنیە زۆر تەواو بەڵێ هەموو کەسێکە لە یەکسەر هەر کەسێک بێ و شارەزای دین بێ چێ مامۆستا بێ و غەیری مامۆستا و هەر کەسێک هەر فەقیهەیە کە سەرەتا دێ زانستە ئیسلامیەکانە خوێنێ یەکسەر لەکوێوە دەست پێکا کتاب و تەهارە هەموو کتێبە شەرعیەکان لەکوێوە دەست پێکا لە پاک و خاوێنیە ئەوە پێمانەڵێ کە دینی ئێمە یەکەم هەنگاو کە تۆ دێتە ناو ئیسلامەوە یا موسڵمانە بیاتەوە دیندارێکی باشکەی یەکەم هەنگاو بریتێ لە پاک و خاوێن پاکڕاگرتنی جەستەش وە کۆڵێ دەواازەیەکە بۆ پاکڕاگرتنی دەروون کاتێ دوای دەستنوێش تۆ وە کۆڵێ جەستت پاکڕاگرتووە لە پیسیەکان اینجا داواش لە خواکەی کە لە تۆبەکاران و ئەوانەی کە خۆیان پاکڕاگرتووە لەوانت بگێڕێ بەڵێ کەواتە پاک و خاوێن ڕاگرتنی جەستەش دەواازەیەکە بۆی مرۆڤ پاک و خاوێنی دەرونی خۆشیوی پاکڕاگرێ کاریگەریشی هەیە لەسەر تەنانەت لەسەر هاتنی وەحیش بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات یعنی کاتێک کە جیبریل ویسوێتی پەیامی ئاسمانی بێنێ بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە پەیامی هێناوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە شتی وایش نەبووە پێغەمبەر سەڵام لە شوێنی پیس و ئانەیە بێ ئەگەر شتێکی پیس لەو ماڵەیە بوو بێ جیبریل نەهاتووە یا ئەوەی کە لە نوێژەکەیان عەلەکانی پیسی پێوە بەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمانی کردووە کە ئێمە بە نەعلەکانەوە نوێژکەین ئەگەر خاوێن بێ بەڵام فەرمووی من بۆیە نەعلەکانم داکەن کە جارێک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وای کردووە نەعلەکانی داکەن هاوڵانیش کە هەمیشە زۆر چاویان لەو کردووە نەعلەکانیان داکەن پێغەمبەر سەڵات فەرمووی من جیبریل لە ئاسمانەوە هات خەبەری پێدام کە نەعلەکانت خاوێن نییە مامۆستا لە ڕافەی ئەو ئایەتە پیرۆزەی کە وەثیابەکە فەطاهر کەواتە مەرجە بۆ کەسێک کە بانگخوازە کەسێک کە خەڵکی بۆ بەرنامە و پەیامی خوا بانکە وە کۆڵێ سەر و سیمایەکی جوان و گەشببینانە و پاک و خاوێنی هەبێ بێگومان ئەمە تا چەند بۆ بانگخواز گرنگە تا چەند مەرجێکە لە مەرجەکانی ئەوەی کە بێتە بانگخوازێکی سەرکەوتوو بۆ هەموو مسلمانێک فەرزە لەسەر شانی کە پاک و خاوێنی ڕاگرێ بەڵام بۆ کەسێک کە زیاتر چاوی لەسەر بێ ئەوە بێگومان زیاتر پێویستە لەسەری کە پاک و خاوێنی ڕاگرێ چونکە ئەوە خوای پەروەردگار کە باسی دعوە و بانگەوازی پێغەمبەرەکە عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ بنەمای عەقیدە و بیر و باوەڕ یەکسەر باسی وەثیابەکە فەطەهرە حکمی پاک و خاوێنی چییە؟ حکمی پاک و خاوێنی هەموو پاک و خاوێنیەک فەرزە لەسەر ئینسان واجبە
بەڵامەتر ئەو دواتر وردیەکەینەوە لایەنەکانی پاک و خاوێنی چکە هەندێک پاک و خاوێنی پەیوەندی بە خودی خۆتەوە هەیە هەندێکیان پەیوەندی بە کۆمەلگاکەتەوە هەیە هەندێکیان پەیوەندی بە شوێنی کارتەوە هەیە بە شوێنە گشتیەکانەوە ئەوە هەموو ئیسلام فەرزی کردووە کە دواتر لە باسی لایەنەکانی پاک و خاوێنی ئاماژەی پێکەین ئینشاءڵڵا. مامۆستا جۆرەکانی پاک و خاوێنی کامانن؟ ئایا پاک و خاوێنی تەنها یەک جۆری هەیە یان چەند جۆرێکی جیاواز و زۆری هەیە؟ شێخ الئیسلام ئیبن تەیمیە لە وەڵامی ئەم پرسیارەیە فەرمێ پاک و خاوێنی چەند جۆرێکی هەیە. پاک و خاوێنی لە کوفر و بێباوەڕی و خراپە و خراپەکاری کە ئەوە پەیوەندی بە دڵ و دەروون و ناخی مرۆڤەوە هەیە. پاک و خاوێنیەکیش لە بێنوێژی کە ئەویان لایەنی معنەویە کە ئینسان دەستنوێژی نەیە لەشی گرانە خۆی خاوێنەکاتەوە. پاک و خاوێنی یەکیش لەو شتانەی کە پیسن کە ئەوەی خۆمان پێڵێن پیس و چەپەڵی ئەڵێ ئەم سێ جۆرە پاک و خاوێنیە هەیە. ئیبن القەیمیش فەرمێ هەر سێکیان بەپێی ئایەتی وەثیابەکە فەطەهیر هەر سێکیان چنە خانەی ئەوەوە چکە ئێمە باسمان کرد ثیابەکە مانای زۆریە لە زمانی عەرەبیە کەلیمەی ثیاب بەس بە مانای جلوبەرگ و پۆشاک نایە بۆیە خوای پەروەردگاریش ئەو وشەیە بەکارهێناوە. بەڵێ مامۆستا بینە سەر لایەنەکانی پاک و خاوێنی ئەو بوارانەی کە پاک و خاوێنی ئەیگرێتەوە. بەڵێ طبعاً بواری یەکەم وەکو سەرجەم لایەنەکانی تری ئیسلام لە مرۆڤ خۆیەوە دەست پێکە. ئاینی ئیسلام لە بەرەوەی ئاینێکی کردەیە هەموو فەرمانەکانی لە تاکەکانەوە دەست پێکە. جار ئێمە وەکو تاک خوای پەروەردگار پێویستی کردووە لەگەڵ بەدەنی خۆمانە لەگەڵ لاشەمانە کۆمەڵێک شت بکەین. لەوانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمانی کردووە هەر کەسێک کە لە خەو هەڵدەسێ یەکسەر دەستەکانی بشوە. ئەو فەرمودەی صحیحی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام زۆر خراپە کە ئینسان لە خەو هەڵەسێ و دەستی ناشوە. بەر لەوەی دەست بخەنێەوە ئەو دەفرەی کە بێگومان پێشەوەی دەست بێ بە هەرچی شتێکەوە کە ئێستا پزیشکی نوێش ئەڵێ زۆربەی نەخۆشیەکان ڤایرۆسەکان لە ڕێگای دەستەوەیە. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ کە لە خەو هەڵدەسن هەوڵدەن پێش هەموو شتێک دەستەکانتان بشۆن. ئێمەتر خەوی شەو بێ یا ڕۆژ بێ ئینسان پێویستە لەسەری دەستی بشوە. سێ جار پێغەمبەر سەڵات وەسەلام فەرمێ. ئەم جار ئێمە ڕۆژانە دەستنوێژگرتنمان هەیە بەدەر لەوەی کە دەستنوێژ فەرزە لە هەمان کاتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ من تەوەضە عەلا طوهر كتب له 10 حەسەنە. ئەفەرمێ هەر کەسێک دەستنوێژی و دەستنوێژێکە گرێتەوە ئەمە یعنی گرنگێکی تایبەترە بە خاوێنی ئەنا خۆ تۆ دەستنوێژێ بۆچی دەستنوێژێکتەوە پێغەمبەر سازمە فەرمێ کەسێک دەستنوێژێ دەستنوێژە شواتەوە دەخێری بۆ نووسرێ بەدەر لەوەی کە ئەمە عیبادەتێکە سونەتێکە جێبەجێیەکە لە هەمان کاتا دەخێریشی بۆ نووسرێ. ئەمجار خۆشۆردن فەرزە هەموو مرۆڤێک لە هەموو وەرزەکانە هەفتەی جارێک فەرزە ئینسان خۆی بشوهاگەر حوت ڕۆژی بەسەرا تێپەڕی بەبێ پاساوی شەرعی خۆی نەشوەری تاوانبارە. أو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ حق على كل مسلم أن يغتسل كل 7 أيام يوما. للرواية يغسل فيه رأسه وجسده. يعني أما فرزي خوایە کە هەموو مسلمانێک پێویستە لەسەری هەفتەی جارێک خۆی بشوە ئەمە وەکو فەرز وەکو سنەتیش هەر کاتێ هەستی کرد بەوەی کە پێویستی بە خۆشۆردنە پێویستە خۆی بشوە بەدەر لە خۆشۆردنی فەرز کە کەسێک شۆردنی فەرز کامێ وەکو لەشگرانی کەسێک تووشی لە زانایانیش ئەفەرمونون هەتا خۆشۆردنی ڕۆژی جمعەش هێندە بۆ پاک و خاوێنی جەستە گرنگە بێ کردویانتە واجبێک لەسەر موسڵمان. فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام غسل الجمعة واجب على كل محتلم. ابن عثيمين الله قال زانایەکی گەورە بڵێ ئەو شتە واجبە هەمومان ئێتر قسەی تیان ناکەین. لێرە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خۆشۆردنی جمعە واجبە لەسەر ئینسان. یعنی ئەگەر کەسێک پاساوی شەرعی نەبوو عوزری نەبوو لە ڕۆژی جمعە خۆی نەشوەری تاوانبارە. ئەوەش ئامانجەکەی دیارە بۆچی خوای پەروەردگار غوسلی جمعەی فەرز کردووە لەسەر مرۆڤ بۆ ئەوەی کە تێکەڵاوی خەڵکە بێ بە خاوێنی و بچێتە ناو خەڵک. بەڵێ ئەمجار یەکێکی تر لەو شتانی کە ئیسلام گرنگی پێداوەبریتێ لە ڕێزگرتن لە مووەکان. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ من كان له شعر فليكرمه. هەر کەس خوای پەروەردگار مووی پێدا ئەوە با ڕێزی لێ بگرێ. بەڵام گرنگیدان بەموو کە بۆ پیاوان زیاتر سەریان و ئەوانشی کە ڕیشیانە مانای وانەیە ئینسان زیادە ڕەوی تیا بکە. گەنجێک کە ئەوێ قژی دابێنێ لەو قژداهێنانێ ئەگەر نیەتی سونەت ببێنێ دەخێریشی بۆ نووسرێ بەمەرجێ خۆشی بپارێزێ لەو شتێک کە حرامە. یعنی ماڵێن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خزمەتی مووەکانتان بکەن لە هەمان کاتشا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەر زەکارێک منداڵێکی بینیوە نیوەی سەری چاکراوە نیوەی چاک نەکراوە فەرمووی وا مەکەن ئەوە جۆرێکە لە زوڵمکردن لەو مووانە
مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو شارەزایەکی جەستەی زانیوێتی چ شتێک وەک وەڵێ خواردنی مووەکانە بێگومان بۆیە کۆمەڵێشتی بۆ مووی مرۆڤ داناوە کە بانە بۆ چەوریکەن بەڵێ بۆیە ئەگەر لە ئەمڕۆیا شتێک ببێتە هۆی وەرینی مووەکان یا زەر بۆ موو هەر لەوە چێ پێی دەقی شەرعیش بێ ئەم شتە بێتە حرام بۆیە هەر شتێک کە زەرەری بۆ موو هەبێ بێگومان چکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ فەلیوکریمه با ڕێز لە مووەکانی بگرێ ئەگەر ڕێزی لێ نەگر مانای وایە پێچەوانەی فەرمایشتەکەی پێغەمبەری کردووە عەلەیهی سەڵات و سەلام بۆیە گرنگیدان بە مووەکان ئەوە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر گرنگی پێدا و تەنانەت ئێمە بەحسێکمان هەیە بەحسێکی ماستەرمان هەیە لەسەر چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ مووە لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلام ئەوە بەڕاستی بابەتێکی زۆر گرنگە قسە زۆرە لەگرێ بەڵام هەر ئەوەندە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ڕێز لە مووەکانتان بگرن یعنی نابێ ئینسان بە پیس و چاپەڵی مووەکانی ڕاگرێ نابێ دای نێنێ قژی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام کابرای بینی هاتە ناو مزگەوتەوە پرسیاری لە پێغەمبەر کرد عەلەیهی سەڵات و سەلام قژ و ئەوانەی تێکچ بۆ هەر تەڵی بەلایە کاڕۆژ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی کەسێک دێوێ پرسیارە لە وەحی کا و بەم شێوازە ناگونجێ ینی ناگونجێ کەسێک بێ قورئان بکاتەوە و مووەکانیشی پیس بن مووەکانی ناڕێک بن ئەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام ئەوەی شەڕاست کردوتەوە بۆ موسڵمانان و پێشی خۆش نەبۆشتیوە هەر ئەوەی کە پەیوەندی بە لاشەی مرۆڤەوە هەیە ئەمجار پاک و خاوێنکردنەوەی بەرگ و لیباس بە تایبەتی بۆ هەندێک حاڵەتی تێکەڵاو بوون و ئەوانە ئەوە فەرزە ئینسان هەوڵدات هەمیشە لیباسەکەی خاوێن بێ خۆ لە ئاینی پیرۆزی ئیسلامە هەموو زانایانێک دەنگن لەسەرەوەی لیباسێک کە تۆ نوێژی پێواکەی ئەگەر پیسێکی پێوە بێ نوێژەکە دروست نیە ئەگەر پێ بزانی ئەو هەموو زانایانێک دەنگن لەسەری ئەوە پێمان ئێمە ڕۆژانە لای کەمی 5 فەرزی نوێژەکەین مسلمانێک کە نوێژەکە ئەبێ بزانێت لیباسەکەی خاوێن ئەگەر خاوێن نەبێ بەڵێ مامەسا کۆمەڵێ نوێژەکەی دروست نییە بەڵێ کۆمەڵێ زیادەی لەشی مرۆڤن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژەی پێداوە بەلابردنیان وەکو بۆمونە ئەو موانەی کە لە شوێنێکی جەستەدا هەن وەکو بەڵێ ئەوە پێوترێ خصال الفطرة یەکێکن لەوانەی کە وەکوڵێ پیس و پۆخلی بۆ جەستەی مرۆڤێن و لە پاک و خاوێنەکەی دوورەخەنەوە بەڵێ ئەمە چۆن ئێمە لەگەڵ ئەمە هەڵسو کەوت و مامەڵە بکەین أما پیغمبری خوا علیه الصلاة والسلام للرواية فرمي 10 من الفطرة للرواية فرمي 5 من يعني 5 يان دشت كبيونديان بلاشي مروفا كان وهي پیغمبر علیه الصلاة والسلام وكو فرماني بيكرو دواتنا فرمي مشتيشي سروشتي بو إنسان يعني مروفي خاون سروشتي ساغ سليم أبي أمشتانا أنجام به لو أنا بنا فرمي قص الشاربي کورکردنەوەی سمێڵ يعني عادەتەن ئێمە کەسێک ببینین پیاوێک کە سمێڵی هاتوۆتە ناو دەمی یەکسەر بۆ خۆت شتێکە بەرامبەری دروستە بێ هەستەکەی بۆی کە خاوێن نییە ئەفەرمێ ئیعفاء اللحیەتی ڕیژدانان و ئەوەی کە پێوترێ ڕدێن بە کوردی بەردانەوەی ڕدێن و ڕدێندانان و خزمەتکردنی کەەوە بەداخەوە ئەوە لای زۆربەی زاناکان هەر واجبیشە ڕیشێشتنەوە کە ئەو سونەتە پژوێ خراوە زۆریش سیواکردن کە ئەوە دواتر حەقە جیایکەینەوە بابەتی دەمودان سەر بەخۆ بێنە ئەوە بە تایبەت باسەکەین ئینشاءڵڵا ئەم جار خاوێنکردنەوەی لوت ئیستینشاق الماء ئیستینشاق ئەوەیە کە ئینسان لوتی خاوێن کاتەوە کەەوە لە مەزهەبی حەمبەلیا واجبە لە کاتی دەستنوێژە ئینسان لوتی خاوێن کاتەوە دەمی خاوێن کاتەوە لە مەزهەبی ئێمە یا سونەتە کە ئینسان سونەتێکش جێبەجێکات دەخێری بۆ نووسێ ئەم جار نینوە قرتاندن بەداخەوە زۆر جار گەنجان یان بە تایبەتی ڕەگەزی مێینەکان نینۆکیان ناقرتێنن احتیمالی هەیە بە حیسابی خۆی کە شتێکی جوان بێ و پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ پێچەوانی سروشتیشە یعنی لەگەڵ کە شتێکی زۆر پیسە شتێکی زۆر ناشیری نیشە هیچ جوانیەک نییە لەوەی گەجاری وای گەنجێک ئەم نینۆکەی ئەڵێتەوە یا مەسەن بەر لەوەی ئەمەش ببێتە تایبەتمەندێکی ئیسلام بۆ سەحەت و تەندروستی مرۆڤەکە بێگومان بۆونە مەسەلەی سمێڵ کە ئەچێتە نێو خواردنەوە دیمەنێکی ناشینیە یا ئەو نینۆکە کە پیسای ئەچێتە ژێری کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەر لەوەی بانگەشەی بۆ دینەکەی خۆی کردبێ وەکو تەندروستی مرۆڤەکانی پێشاو خستووە چونکە ئیسلام زۆر مرۆڤی لەلا بەڕێزە یعنی ئەمە کە باسی دینەکەین دین بۆ مرۆڤ هاتووە مرۆڤیش زۆر بەڕێزە لە لای خوای پەروەردگار ئەمانەیش هەموو دیاردەی ڕێزی خوان بۆ ئەم مرۆڤە یعنی ئێستا بۆ ڕەنگە من وەکو مرۆڤێک زۆر تااقەتم نەبێ نینوەکەم بقرتێنم یا بۆ نمونە خۆم بشۆم بەڵام کە بیر لەو فەرمودانی پێغەمبەرەکەیتەوە عەلەیهی سەڵات وسەلام بیر لە فەرمانی خواکەیتەوە کە خاوێن بی ناچاری تۆ ئەو کاتە پاک و خاوێنی یعنی مرۆڤێ بە تایبەتی گەنج ئەوەی کە تەمەنی هەرزەکاری و ئەوانەی ڕەنگە زۆر چۆنەڵێ کەیفی بە خۆشوەردن نەبێ کەیفی بۆ نەبێ زوو خۆی بگۆڕە کەیفی بۆ نەبێ جلەکانی ئوتوکە لە کاتێککە ئەمانە فەرمانی خوین بەڵام کە تۆ پێت ئەمە تەعالیمی دینەکەمانە ئەمە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕازی نەبوو کەسێک بێتە ناو مزگەوتەکە و پرسیاری لێ بکە بەرگ و لیباسی جوان نەبێ
ڕازی نەبووە هاوڵانی بچنە ناو خەڵکەوە لیباسیان جوان نەبێ هەتا فەرموون کە وەفدەکان دێن خۆتان برازێننەوە بۆ ئەوەی ئەوە نەک هەر بۆ وەفدیش ئینەکم قادمون على إخوانكم فأصلحوا ثيابكم ورحالكم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی هەر کاتێ چوونە ناو خەڵکەوە جلوبەرگتان و ئەوەشی کە سواریە بن کە بێتە سیارەی ئێستا با ڕێک و پێک و خاوێن و ماسابێ خەڵکیش بزانێت کە وەکۆڵێ شلو شێواوی و پیس و پۆخلی و ناپۆشتەی ئێمە وەکۆڵێت چاوی بەرامبەرمان ئازارەدا وەکو ئەو فەرمودەی کە ئوسامەی کوڕی زەید دەفەرمێ کە بەردەکانمان ئەوا بە پشوڵاوی لەسەر گۆڕەکەی ئیبراهیمی کوڕی پێغەمبەر صلی الله علیه و سلم دانا پێغەمبەری خوا فەرمی ڕێکی کەن وتمان بۆ ئەمە زاری بۆ مردووەکەی فەرمووی نەخێر بەڵکو چاوی زیندوەکان ئازارەدا بەڵێ جەنابەت بۆ ئەمە لە هەموو بوارێکی ژیانەوە یعنی هەموو بوارێکی ژیان هەموو عیبادەتێک تەنظیمی تایە ڕێخستنی جوانی تایە لە هەموو عیبادەتێکا جوانکاریە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لە هەموو هەڵسوکەوتێکە یعنی ئێستا بۆ منەس ئاو خواردنێک لای کەمی دە سونەتەیە کە تۆ ئاوێکە خۆیتەوە ئەمە هەموو بۆ هەم لەگەڵ ئیشێکی عادەتی ڕۆژانەی خۆت ئەیکەی بە عیبادەتێک لە هەمان کاتیشە جوانکاریەکشە بۆ ئەو کارەی کە ڕۆژانە بۆ خۆت ئەنجامێدێ ئەوە نینۆ قرتاندن و دواتر لێکردنەوەی مووی بنباڵ و ئەوە سونەتە ئینسان هەڵی کەنێ ئەوە لە بەحسی تازەیە وتراوە مووی بنباڵ تا هەڵ نەکەنرێ ئەو پیس و چەپەڵەی ناڕە ئەو بۆن و میکرۆب و شتێک کە هەیەی بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ئەیانە فەرمێن نەتف الئیبط بەڵام بۆ بەعزێک شوێنی ترە فەرمێ تاشی و تارادگرتن بە ئاو ئەلیستینجا تارادگرتنە بە ئاو ئەوەش بۆ خۆی بەداخەوە کە ئێستا لە هەندێک وڵاتی پێشکەوت وانەیە کە لێنز بەکارێنن ئەوە دواتر بۆ خۆیان پێی گەیشتون کە چی زیانێکیە بۆیان و خاوێنکردنەوەی دەمودان جارێک تریشتە ئەچیدی لێکات و لەوێیان بە سیواک لێریان بە ئاو لە دەمڕادان ئەوەی ماوە بۆ جەستەی ئینسان ئاماژەی پێ بکەین مەسەلەی بۆن خۆشیە بەڵێ مامۆستا ویستم بەر لەوەی بچینە سەر گرنگی بۆنی خۆش و عەتر لە خۆدان کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکا فەرمێ سێشتم وەکوڵێ نووری چاوی منن بۆنمونە بۆنی ناخۆش بۆنی سیر و پیاز و ئەو خواردنان یا بۆنی ئارەق لە مزگەوتە ئایا ئەمانەش هەر ئەچنە خانەی وەکوڵێ پاک و خاوێنی و دژایەتێکنی پاک و خاوێنیەوە ئەوانە قەدەغەکراون لە ئیسلامە بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمێ هەر کەسێک پیاز یان سیر یان کەوەر یا هەر شتێکی بۆ ناخۆشی خوارد بە ئەفەرمێ فەلیعتەزیل لە هەر لێمان دوورکێتەوە نابێت بچێ بۆ مزگەوت ئێمە جاری وای ڕەنگە برایەک پیاز شتێکی خواردە بێڵێشم لە سەفی کۆتاییەوەسم نا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ فەلیعتەزیل لا بەئەمر مانای وانە ئەو خواردنانە حرامن کەسی حەزی لەو خواردنەی خوا دروست نییە بچێ بۆ مزگەوت خێری بۆ نانووسرێ شەڕی بۆ نووسرێ لەبەرەوە ئینسان کە تێکەڵاوی خەڵکە بێت زیاتر پێویستە گرنگی بە پاک و خاوێنی بدە یعنی بەداخەوە زۆر سەیراکەوە دواتر ئێمە لە شوێنە گشتیەکانە باسێکەین یعنی ئەو شوێنە گشتیەکان کە پاک و خاوێنی و شوێنە گشتیەکان بۆنی خۆش ئیمامی عومەرە فەرمێ ئەگەر کەسێک چەندێ پارەی هەیە نیوەی ئەو پارەی کە هەیەی بیدا بە بۆنی خۆش ئەوە لەم یەکون مسریفەن ئەوە مسریف نییە بەڵام بەداخەوە جاری وایشێ خەڵکێک بۆن بەکارێنێ بۆنی زۆر قورس و ئەوانە ئەوە بەڕاستی هەشتێ زەرەری مرۆڤی تیابوو ئەمە ئیسلام حرامی کردووە هەشتێ ئەزیێدانی مرۆڤی تیا جاری وای ڕەنگە کەسێک بۆنێکی زۆر قورسی لە خۆی دابێ بۆ خۆی پێی خۆشە بەڵام عزیەتی خەڵکێدا ئەوە بێ پارێزگاری لەوە بکە بۆیە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئەو بۆنەی بەکارێناوە زۆر بۆنی خۆش بووە و هاوڵانی شەروایان کردووە بە تایبەت بۆ خۆیان بۆنێکی تایبەتیان بەکارهێناوە و هەمیشەیش ئێستەیشی پێوە بێ کە مەسەلەی بۆن خۆشی کە ئەوە زۆر شتی لەسەرە مامۆستا بینە سەر پاک و خاوێنی و لەگەڵ شوێنە گشتیەکان پاک و خاوێنی شوێنە گشتیەکان هەر لە سەیرانەوە هەر لە شوێن و دائیرەیەکەوە هەتا بۆ منە سەرچاوەیەکی سروشتی وەکو ئاو و سەوزایی و ئەم دەرو دەشتانە ئیسلامی پیرۆز چۆن هانمانەدا پاک و خاوێنی ئەم شوێنان ڕابگرین پێم وابێ زۆرە لە مامۆسایان لەم جومعانەیە باسی ئەوە کراوە ئەوەی کە پەیوەندی بە دەشت و دەر و سەیرانگاکەوە بێ ئەوە نەسی تایبەتی لەسەرە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ اتقوا الملاعن الثلاث خۆتان بپارێزن لەو سێ جۆرە کەسەی کە نەفرەتیان لێکرێ نەعنەتیان لێکرێ یەکەمیان فەرمووی پیسکردنی مەوارید یعنی سەرچاوە ئاوەکان کانی و ڕووبار و سەرچاوە ئاوەکان ئەوە پیسکردنی کارێکە لەو کارانەی کە مرۆڤ تووشی نەفرەتە بێ و ڕێگای خەڵکی شوێن شتێکە ئەزانێ من ڕێگای خەڵکیە پیسێک فڕێی قاقەزێک فڕێدەی پاکەتێک فڕێدەی تاوانبارە بیبەر لە نەفرەتەکەی و سێبەری خەڵکیش ئەم سێ شوێنە بە تایبەت ئەوەی کە خەڵکی پێ ئەڕوا ئەوەی کە خەڵکی لێیدا ئەنیشێ لەگەڵ سەرچاو ئاوەکانە ئەمە ئیسلام فەرمانی کردووە پارێزگاری لێکردنیان و خاوێن ڕاگرتنیان بە پێچەوانەوە پیسکردنی ئەمانە مرۆڤ بەر نەفرەت ئەکەوێ چی نەفرەتی مرۆڤەکان بێ کە دواتر نەفرەتی لێکە چ نەفرەتی ئەوانە بێ کە نەفرەتکارن
ئەم جار بینە شوێنەکانی عیبادەت مزگەوتەکان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمانی کرد و عایشە ڕەزای خوای لێبێ فەرمێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمانی کرد لە هەموو گەڕەکێکا مزگەوتێک هەبێ ئەوەی کە پێوترێ مەسجید دواتر جامع ئەوە پێویستە مزگەوتە گەورەکان لە چەند گەڕەکێک و مزگەوتێکی گەورە خودبەیەک بوترێ بەڵام ئەگەر پێویستی کرد خەڵکە جێنە بوو ئەوە جامعەکان زیاترەکرێ بەڵام عایشەی ئەفەرمێ ڕەزای خوای لێبێ ئەفەرمێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمانی کردووە هەموو گەڕەکێک مزگەوتی خۆی هەبێ چۆن ئێستا لەم شارەوانی تازەی ئێستەی وڵاتی ئێمەیە هەموو گەڕەکێک باخچەیەکی هەیە لە ئیسلامە هەموو گەڕەکێک لەگەڵ باخچەکەیان مزگەوتێک شێە بەدەر لەوەی کە شوێنی حەوان و ئەوانەیشی هەیە ئەمجار فەرمانیشی کرۆ ئەو مزگەوتانە خاوێن ڕاگیرێن و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆر تەقدیری ئەو کەسەی کردووە خزمەتی مزگەوتی کردووە کە ئافرەتێک هەبووە بێ کەس و کار و یعنی ئەوە بووە شۆرەتی نەبووە بەڵام کە وەفاتەکە لە شێوێکە هاوڵان پێیان خۆش نییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خەبەرەکەنەوە دواتر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پرسیارەکە گۆڕەکەی لەکوێ چێت دوعای خێری بۆ کا و نوێژی لەسەرەکە بۆ لەبەرەوەی ئەو ئافرەتە خزمەتی مزگەوتی پێغەمبەری کردووە عەلەیهی سەڵات وسەلام بەداخۆ ئێمە زۆر جار مزگەوتەکان پارێزگاری لێ ناکەین کارێکی خراپە و وەکو وتمان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ بۆنی ناخۆشت لێ هات دروست نییە بچیتە مزگەوت مامۆستا پێم خۆشە پاک و خاوێنی لە بۆ منە بەر لە خەوتن و لە ناو جێگەی خەوتنە بۆ منە ئەگوترێت کە پێغەمبەری خوا نەهی کردووە بۆ منە جێگە ڕۆژێک بمێنێتەوە بۆ نەتەکێنرێت و پاک ناکرێتەوە بۆ بەر لەوەی مرۆڤ بچێتە نێو خەوەکەیەوە چ شتێک پێویستە بۆ پاکڕاگرتنی جەستەی بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەر شێوێک کە نووسوو بێ دەستنوێژی شۆردووە و سیواکی کردووە ئەوەی کە ئێستا دکتۆرەکان ئەڵێن پێش خەوتن دەمودانە بشۆ ئەوە ئێمە وەکو سونەتێکی پێغەمبەر عەلەیهی سەڵام کە ئەوە قسەی دکتۆرەکانیشی ڕێز و تەقدیرە بێگومان بەڵام مسلمانێک کە دەمودانێ شوا پێشوەردن بانێتی سونەتی لێ بێنە دەخێریشی بۆ نووسرێ زۆران هەردووکیان بەکاربێنن هەردووکیان کە هەر بۆ خۆی دەمودانێ شووا چونکە ڕێنمایی کراوە بە تایبەتی کە ئینسان فامیدە بوو عاقڵ بووە ئێمە مناڵەکان فەرمانیان پێکەین دەیڕۆڵ لەگەڵیشانیەتی سونەت بێنە با دەخێریشت بۆ بنووسێ کە دەمودانتە شوی ئەمجار پێغەمبەر صلی الله علیه و سلم بە تایبەت باسی شۆردنی دەسەکە جارێکی تر بۆ خەوتن لەم فەرمودەیە فەرمێ هەر کەسێک لە ئێوە ویستی بچێتە سەر جێگاکەی من بات وفي يده ريح غمر فأصابه شيء فلا يلومن إلا نفسه رواه أبو داود هر کەسێک شەو نووست و دەسی بۆنێکی ناخۆشی لێ ئاهات ئەفەرمێ ئەگەر تووشی بەڵایەک بوو لۆمەی کەس نەکا خۆی نەبێ ئەوە لێرە جۆرێکە لە هەڕەشە و ترساندن لە شوێنی ترا بە هاندان بۆیە ئێمەی مسلمان ئەگەر شوێن کەوتەی ڕاستەقینەی پێغەمبەرین عەلەیهی سەڵات وسەلام بەداخۆ یعنی ئێمە شەوگار بەم هەموو کاتە سەرفەکەین بەشتی زۆر سەیر و سەمەرەوە کەم کەسی شێسە شەوان تووشی هەڵە نەبێ چونکە تاوانەکان زۆر بوون گوناهەکان زۆر بوون دەیوا دەستنوێژێ بشۆین چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یەکێ لە دوعاکانی لەسەر جێگاکە ئەی فەرموو خوایە من نازانم تۆ زیندوومەکەی تۆ یان زیندووم ناکەیت تۆ ئاەتێکی قورئانیشی لەسەرە لە سوورەی زومەرە کە خوا فەرمێ هەندێک کەس کە ئەخەوێ خوا زینوویە کاتەوە هەندێکشی زینوو نابێتەوە زۆر جار بینیمانە خەڵکێک کە بەیانی وتومانە هەستە هەڵ نەساوە تەواو بۆ چونکە بۆیە لێرەیە سونەتە ئینسان بە دەستنوێژەوە بچێتە سەر جێگاکەی لێرەش موژدەیەکی خۆشێ بۆ کەسانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ کەسێک بە دەستنوێژەوە بچێتە سەر جێگاکەی خۆی خاوێن کاتەوە فەرمێ طەهارە من بات على طهر يعني خۆی خاوێن کرد بێتەوە هەردوو خاوێنێکە دڵ و دەرونیشی و بەدەنیشی ئەفەرمێ خوای پەروەردگار لە ئاسمان و مەلایکەتێکی تایبەت بەدەر لەم دوانەی سەرشان مەلایکەتێکی تایبەت دێ بۆ لای ئەم عەبدە لە ناو جێگاکەیە بێت تا بەیانی هەڵەسێ لە خەو هەر ئەم دیوە هەر جوڵەیەک بکە ئەم مەلایکەتە دوعای خێری بۆ کاڵێ خوای پەروەردگار لێی خۆش بە ئەو بەڕاستی موژدەیەکی گەورەیە بۆ کارێکی زۆر ئاسان یعنی شتێکی زۆر ئاسانە من کە بخەوم پێشەوەی دەستنوێژ بشۆم هیچی تێ ناچێت بەڵام بەداخەوە زۆر جارەوە دەستی نەوتاویە یان بۆن کە قابە شوا بۆنی ئەو فاسە کیمیاییە یان بۆ مناڵەکەی پاک ئەکاتەوە و ئەخەوێتەوە ینی ئەو نەهی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوە هەمووی ئەو ڕەشەیەگرێتەوە کە پێغەمبەر صلی فەرمی بۆنەکەیش عامە فەرمی هەر کەسێک خەوت بۆنێکی ناخۆش لە دەستی هات ئەگەر تووشی بەڵا بوو بە تەنها لۆمەی خۆی بکە بەڵێ مامۆستا باسمان لە پاکڕاگرتنی سەر و سیما و قژ و ئەو شتانە کرد پاکڕاگرتنی ددانەکان بەدەر لە سیواک و ئەو شێوازان چ کاتێک بوونە بۆ پاکڕاگرتنی ددان کە یەکێکە لە نیعمەتە گەورەکانی خوا بە مرۆڤی داوە بەڵێ طبعا خزمەتکردنی دان تایبەتە لە ئیسلامە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام 100 فەرمودەی صحیح هەیە دەربارەی سیواک
لە شەو ڕۆژێکا پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام 25 جار سیواکی کردووە. 25 جار قورس نەبێت لەسەر ئومەتەکەم فەرمانیان پێەکەم. بەڵێ ئەم 25 جارە ئەگەر تۆ 5 جاریشیان جێبەجێکەی 50 خێرت بۆ نووسێت. طبعاً 25 جار سیوا بکەی بە نیەتی سونەت 250 خێرت بۆ نووسێت، چونکە هەر خێرێک یەک بەدەیە و ئایەتی قورئانە. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام هیچ شەوێ نەخەوتەوە تا سیواکی نەکرد بێ، هیچ شەوێکیش نەخەوتەوە سیواکە لەژێر جێگاکەیانە بێ، خاوێنیش ڕایگرتووە نەک سیواکێک فڕێدرێ و ئەوانە. پێش بەکارهێنانی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام سیواکەکەی شۆردووە. ئەم جار دەم و دان هەمیشە ئیسلام گرنگی پێداوە بەوانەی کە بۆنی دەمیان دێت یەکەڵاوی خەڵک نەبن، بەو مانای بەعزێک مرۆڤەیە هەر تەبیعەت سروشتی وایە کە بۆنی دەمی دێ، ئەوە پێویستە هەوڵی چارەسەری خۆی بدا و تاوانباریشە بێت کە عەزێتی مرۆڤەکان بدات. بەڵێ مامەسا سوودی پاک و خاوێنی مرۆڤ وەکو خۆی و کۆمەڵگە چه سوودێک لە پاک و خاوێنی مرۆڤەکان وەرەگرن؟ بەڵام پێم خۆش بوو لە پاک و خاوێنی شوێنە گشتیەکانە باسێکی قوتابخانەکانیشمان بکەین. قوتابخانەکان ئێمە زۆر بێنازن بەداخەوە ئەگەر ئەوە ئێمە فریانە کەوتین دوو دیمەنمان نیشاندایە وڵات قوتابخانەی وڵاتێکی موسڵمان وڵاتی شارێکی وەکو ئێمە کە مەسەلەن پێم وابێت لە وتراوە لە عێراقا پارێزگای سلێمانی خاوێنترین پارێزگایە، بریا ڕسمێکی قوتابخانەیەک ئامادەیەک قوتابخانەیەکی مانەگر بەدەر لەوانی کە پێوترێن نمونەی وچی ئەوانی کە دێنێتە بەرچاوی کامێراکان ڕسمێکی قوتابخانەکانی ئەم شارەمانەگر کە ئەسڵتیایە خەڵکەکەی موسڵمانە ئەم جار ڕسمێکی قوتابخانەیەکی یابانیشمانەگر کە خەڵکەکەی بوزین یعنی بتپەرستن لە کاتێکە ئێماڵین ئێمە سی ئاەتی قورئان فەرمانمان پێکا بە پاک و خاوێنی نزیکەی حەفتا فەرموودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام باسی پاک و خاوێنیەکەن. ئێمە کە باوەڕمان بەخوا و پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام ئەم نزیکەی 100 دەقەمان وەلا ناوە لە پاک و خاوێنی لە زۆر حاڵەتی ژیانمانە. ئەوەی کەیکەین ڕەنگە زۆر جار لەبەر لۆمەی خەڵک بێ لەبەر خوا نەبێ پاک و خاوێنیەکە. بەڵام ئەگەر تەماشای قوتابخانەیەکی یابان بکەی زۆر جیاوازە لەگەڵ وڵاتێکی ئێمەیە. یعنی لە یابان قوتابیەکە ئەوێ بچێتە پۆلەوە ئەو پێڵاوی کە لە دەرەوە پێی هاتووە بێ داینا پێڵاوێکی تایبەت بەناوی ئەوە بکە. ئەمە هەموو گرنگیدانە بە زانست و زانیاری لە کاتێکە لای ئێمە چۆن گرنگی دەرەوە دەیبا ئێمە سەیری قوتابخانەکانی خۆمان بکەین هەمومان بینیمانە لە قوتابخانەکان هەر قوتابیە بێتاقەتە بێ یەکسەر دەستگا بە نووسین لەسەر ئەو ڕەحلەیە. من هەموو ساڵێک لە سەرەتای خوێندنەوە بە قوتابی ئەڵێم حرامە قوتابیەک ئەو کتێبەی دراوەتێ کە لێی ئەسەندرێتەوە کتێبی خۆی نییە حرامە بە قەڵەمی جاف لەسەر کتێبەکەی ئەنووسێ چونکە ئەو ئەمانەتە ئەوە ئەمانەت نەپاراستن حرام نییە. حرامە قوتابیەک ڕەحلەیەکی بۆ هاتووە ئەیشکێنێ حرامە لەسەری ئەنووسێ حرامە ئەو خوات و شتەکە فرێدا بۆ کارگوزارەوە ئەوەش بێتاقەتکردنی کەسی عەزەدانێک لە وڵاتە پێشکەوتوانە منداڵێک وەکۆلێ پاژماوەی خواردنەکەی لە دەستیابوتیان بۆ فڕێنادەی وتی چونکە دایکم پێوە هیلاگە بێ و دیمەنی دایکم گوتیان خۆ دایکت لە ماڵەوێ وتی ئەگەر لە ماڵەوە دایکم وەکۆلێ ئازیاد نەخوا پێی خۆ هەمومان ئەڵێن ژینگە و وڵاتەکەمان دایکی دووەمانە کەواتە ئێمە چۆن بتوانین ئەو پەروەردەیە لای ئەو پەروەردەیە بەڵێ ئەوە بەداخەوە مامۆستا وەختی خۆی لە سەردەمی سەدامە هەرچەندە ئێستا سەرانی کورد دەڵێن ئێمە و ئاەت و فەرمودان دەرێنین کە باسی تونند و تیژی و نازانم ئەم شتانەکەن بەڵام خۆ هەر لە بواری پەروەردە و پەروەردەیەکی ڕەسەنی ئیسلامیشە هیچیان نەهێشتۆتە وەختی خۆی منهەجی بۆ منە ڕژێمی بەعز شتێکی تیا بوو النەزافەت من الئیمان نازانم ئەمە تا چەند فەرمودەی پێغەمبەری خوا بەڵام هەستێکی جوانی لای قوتابی دروست کردبوو. ئەوە جارێ وەک ڕاستکردنەوەیەک بۆ ئەمولایەک النەظافەة من الئیمان ئەوە حەدیث نییە بەڵام معناکەی تەواو الطهور شەطر الئیمان پێغەمبەر صلی الله علیه و سلم الطهور شەطر الئیمان پاک و خاوێنی نیوەی ئیمانە. نا ئێمە یعنی زۆر جار بە ناوی پێشکەوتنەوەنەوە زۆر زەرمان داوە لە پەروەردەی خوێندن و ئەوانە ئەو ئەگەر چی بابەتێکی تایبەتە بەڵام ئێمە ئێستا لە ناوەندەکانی خوێندن وانەی ڕەوشتمان نییە وانەی ئاین هەفتەی یەک ڕۆژەکە زۆر جار ئەخرێتە وانەی کۆتاییەوە جاری واشێ مامۆساکە تااقەتی نییە بیڵێتەوە چکە کە کراوە قوتابەکەیش تااقەتی گوێگرتنی نییە ئەمە هەموو زەرەردانە بەڕاستی وانەی هونەر هەر لە هەندێک شوێنە هەر ناخوێنرێ بەداخەمە کە باسی هونەرەکەین یەکسەر خەڵک بیری بەلای گۆرانی و مۆسیقا و چی ئەوەیە چێ بەڵام هونەر ئەوە نییە. ئێمە لە خوێندنی باڵایە لە ماستەر لە کۆلێژی ئیمام عەزەم هەر دەرسێکمان خوێن بە ناوی ئەنفەلن الئیسلامی هەر هونەری یعنی ئیسلام فێر دەکات تۆ چۆن هونەری ڕێخستنی کتێبەکان چۆن ڕێکەخەی ڕەحلەکان پۆلەکە چۆن ڕێکەخەی پارێزگاری لە خاوێنی ئەوە یعنی وانەیەک بۆ ئێمە لە خوێندنی باڵایە پێمان وتراوە لەلایەن مامۆسای زۆر گەورە بەڵام ئێستا ئێمە ئەم قوتابیانە هیچیان پێ ناوترێ وانەیەکمان نیە. بەڵام خوێندنی یابان کە من مەبەستمەوە نییە مەتحی ئەو وڵاتە بکەم بەڵام مەبەستمە بووی کە ئێمە چاو لە شتە باشەکانی خەڵک بکەین لە یابان لە پۆلی یەک تا پۆلی نێو هەموو ساڵێک وانەیەکەی بە ناوی ڕەوشتەوە
کە ئەوە ئیشی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەر سەڵ حتا ئەو بانکخوازە ئەحمەد شوقەیری بەڵێ لەگەڵ ستافەکەی چوونە پارکێکەوە گوتی ئەرکامێکتان کلێنسێک یا شتێ بدۆزێتەوە $100 خەڵاتی یەکەم دوایی ستافەکەوتی وڵی تۆش مەرجێک و لەگەڵا دابستوین 10 ساڵ لەگەڵ تا خەریک بین سەرمایەک پەیان ناکەین ماناوای خەڵکی ئەو وڵاتە گەر چی باوەڕیشیان بەخوانیە بەڵام وەکڵێت تعلیماتی دینەکەی ئەمەیان وەرگرتووە ئەوان هەشتی باشی غەرب هەیە ڕۆژ ئاوا بڵین هەموو لە ئیسلامەکەی ئەمە وەریان گرتووە جا ئەوە بەڕاستی لێرەوە من وەکو ئامۆژگاریەک بۆ قوتابی خوێندکارە بە ڕێزەکانمان کە ئێمە وەکەوترێ زۆر جار ملیۆن زیاتر قوتابیمانەیە هەموو ماڵی قوتابی هەیە دایک و باوک پێویستەکە یعنی زۆر ئاگای لە کتێبی منداڵەکەی بێ پاکڕاگرتنی کتێبەکان ئەوە فەرزی سەرشانی هەموو قوتابیەکە پاکڕاگرتنی پۆلەکان فەرزی سەرشانیانە ئەوە فەرمانی خوایە پاکڕاگرتنی ساحە و گۆڕەپانەکانی قوتابی پێم خۆشە بە شێوەیەکی گشتی بەدەر لەوانە باز لە پاکڕاگرتنی بۆمە کۆڵان و سەرجادە ئەم شوێنانە بکەین بۆ نمونە کارگوزارێکی داماوی پشتچەماوەی فەقیر لەوە چێ بە دوای 10 دقیقە ئیسراحەتا بگەڕێ کە پشوویەکی تێدا بدا بەڵام هەر خەڵکی ڕۆشنبیر خەڵکی نووسەر خەڵکێک کە خۆی زۆر مەمسەقە بەزانێ ئەم جادەیان وا لێ کردووە مەجای نادرێ بۆ 10 دقیقە دانیشە لە پاڵ سەتڵی خۆڵەکە پشوێک بدا بۆ منە هیوا هەیە سیارەی ئاخر مۆدلی هەیە ئاوا دەبەی ئاوەکە و پاکەتی جگەرەکە و قەڵەمەکە و گڵە بە ڕۆژەکەی فرێداتە دەرەوە هیوا هەیە بە حساب خۆی بە نووسەر زانێ قەڵەمەکە و کاغەزەکەی فرێدا جەنابێت ڕێنماییت بۆ ئەمە چیانی ئەگەر هەر یەکێکمان لە ئاست خۆیەوە ئەو شتەی کە لێمان زیادە یا پاشماوەیە لێمان بیخێنێ سەتڵی خۆڵەکەەوە لەوە ئەو کارگوزار بەڕێزە نیوەی ئەو ماندووبوونەی بۆ ینی بکەوێتە سەرشان بەڵێ بۆ وەڵامی ئەم پرسیارە فەرمودەیەکی پێغەمبەرمانەیە عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ فەنەظیفوا ئەفنیەتەکم وەدوورەکم پێغەمبەر ساڵمە فەرمێ موسڵمانان هەمیشە کۆڵانەکانتان و ماڵەکانتان خاوێنکەنەوە ئەفنیە جەمعی فەنا ئەفەناعنی بەردەرگا یعنی بێتە کۆڵان ئەگەر هەر کەسێک بەردەرگاکەی خۆی خاوێن کاتەوە ئێتر کێشەمان نامێنێ جا خۆشی لەوەیە لەو حەدیثەیە پێغەمبەر ساڵمە فەرمێ فإن اليهود لا ينظفون أفنيتهم فەرمێ چکە جوولەکەکان لەو کاتەیە عادەتیان وا نەبووە بەردەرگا و کۆڵان خاوێنکەنەوە ئێستا ئەم چۆن ئەڵێ معادلەیە عکس بۆتەوە نیە لێرە بڕۆ گەڕەکێکی جوولەکە نشین پاک و خاوێنێکەوە حەدیثەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئێمەی موسڵمانیش ئەوە ئێمە هەرەوە نەمان ئاگرە سوورە لە خۆم فڕی دێنن دەڵێت کارێکی زۆر خراپە لەبەرەوە لێرە من بۆ خۆم و بۆ هەموو خەڵکێک یعنی پاکڕاگرتنی کۆڵان و بەردەرگا و ڕێگاوبان و ئەمانە ئەرچی سەرشانی هەمومانە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو هاندانێکیش فەرمێ پیاوێک بە ڕێگایە کارڕۆی ناڕەحەتێکی لەسەر ڕێگای خەڵک هەڵگرت ناڕەحەتیەک خوای پەروەردگار سوپاسی ئەو کارەی کرد شکری ئەو عەبدەی کرد خوای پەروەردگار و بەهۆی ئەو کارەوە خستێ باشتەوە خوای پەروەردگار شکرانەی چیەکە عەبدێک لەبەرەوەی ڕێگاوبانی خەڵک خاوێنەکاتەوە ئەی ئەگەر عەبدێک ڕێگاوبانی خەڵکی خراپ کرد و تێکدا و عەزیەتی بۆ خەڵک دروست کرد مانای وایە ئەوە مەفهومی ئەو حەدیثە ئەوەیە کە ئینسانە بێ زۆر وریا بێ پیسکردنی ڕێگاوبانی خەڵک کارێکی زۆر خراپ قسەیەک إن الله جميل يحب الجمال ئەوە فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵام ئەمە چه ئاماژەیەکی تایە ئایا بۆ منە جوانی خوای گەورە خۆی جوان و جوانیش خۆشەوێ هەر پەیوەندی بە پاک و خاوێنیەوە بێگومان ئەوە إن الله جميل يحب الجمال لە ڕیوایەت ترە إن الله طيب يحب الطيب لە ڕیوایەت ترە إن الله نظيف يحب النظافة کە ئەوانە هەموو فەرمودەی صحیحن خوا جوانە و جوانی خۆشێ خوا پاکە و پاکی خۆشێ خوا خاوێنە و خاوێنی خۆشێ باشە ئێمە بۆچی ماوەسە هەست دەکرێت خەڵک بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە خۆی ناباتە ئەو پلەیەوە کە خوای گەورە خۆشی بێ بۆ نمونە ئەوە پێچێ کۆمەڵی هۆکار هەبێ هۆکارێکیان لاوازبوونی بیرروباوەڕ لە دوورودۆرانی خەڵکە ئەوەیە دوو تەسکردنەوەی چەمکە ئاینیەکانە لە هەندێک دروشمە یعنی ئێستا خەڵکێک وازانێ ئیسلام بەس باسی ئەوەی کردووە تۆ نوێژ بکە و ڕۆژوو بگرێتتر ئەم باسانە باس نەکە لە کاتێکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام باسی بەردەرگات بۆ کا فەرمێ بەردەرگا خاوێنکەنەوە بەڵام زیادڕەوی کارێکی باش نییە هەندێک جار پێم وابێ یاساکان یاسا لە وڵاتی ئێمەیە زۆر پێشێ لەکرێ برادێکی من لە ئەڵمانیا شتێکم خواردووە و فڕێم داوەک و عادەتی ئێرە پسکیتێکی خواردووە قاقەزەکەی فڕێداوە ئەی و ماوەیەکی باش ڕۆیشتوم نەفەرێکی شارەوانیە بەجلی مەدەنی و ئەوانەوە دوای ڕۆیشتنێکی باش کە ڕۆیشتوم یعنی دوور کەوتومەتەوە لە قاقەزەکە داوێتە سەرشان ماوتێتی بڕۆ قاقەزەکە تەڵگرە من فەرمانبەری شارەوانی وڵاتم ئەگەر هەڵی نەکری غەرامەت بۆ نووسم هەمیش لەوێ کەسێکی داماوە ئەوانە بۆ
ئەڵێ باشە بۆ زوو پێ نەوتم خاخەوە بۆ ئەوی کە بزانی جارێکی تر فێربی ئەو برادرە ئێستەیشی پێوە بێ ڕەنگە شتێ بخوا تەواو فێر کرا ئەمە یاسا فێری کرد بۆیە یاسا زۆر گرنگە ئێمە زۆر جار وتراوە لە پێناسەی ڕۆشنبیرە بێ ئاگای لە سێشت بێ لە دین لە یاسا لە تاریخ یعنی بەداخەوە ئێمە خەڵکی ڕۆشنبیر ئەوە وەک پێم وتی ناوەندەکانی خوێندن و زانکۆ و پەیمانگاکان بڕۆ چەند قوتابی لە زانکۆیە کە زانکۆ ئەوەیە تر قۆناغی ڕۆشنبیری و خوێنەواری ئەوانەی بڕۆ چەند قوتابی زانکۆ ڕەنگە بڕۆ پۆلەکەی زۆر طبیعیە لە لای قەڵەمەکەین کە بیخاتە ژێڕەحلەکەی ئەمە بەڕاستی کارێکی زۆر خراپە بۆیە من پێم وابێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یاسا زۆر بێنازە بەدەر لەوەی دین بێنازە یاسایش بێن یعنی ئێمە هیچی ناکەین ناوەتا فەرمانەکانی خوا جێبەجێکەین ناوەتا یاسایەکشمان هەبێ عقوبەیەکی باشمان بە چێ تا ئێستا لە وڵاتی ئێمە لەسەر پیس و چەپەڵی عقوبە درراوە کەس نەبیسراوە یعنی ماوەیەک یاسایەک دەرکرا لە کابینەکانی پێشوە هەر کەسێک لە شوێنە گشتەکانە جگەرە بخوا غەرامەکرێت کەس غەرامەکران نەخێت بۆی یاسا کە دەرەکرێت پێش هەموو کەسی ئەوەی کە یاساکە دەرەکا پێشێلێکە بەڵام لە ئەوروپا وا ناکەن بۆیە ئەوە بەڕاستی من پێم وابێ ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دیاردەی پاک و خاوێنی نابینین لاوازبوونی لایەنە دینیەکەی و لاوازبوونی یاسایشە مامۆستا وە گەزانین پێغەمەری خوا سەڵسەم زۆر هانی مسلمانان و هاوڵانی داوە کە بۆ منە هەمیشە جلوبەرگتان سەر و ڕیشتان حتا دیمەنی ڕوخسارتان لە گەشتبینی زەردەخەنە وا برازێنەوە کە خەڵک دڵیان پێتان بکرێتەوە بۆ نمونە حتا 1400 ساڵ بەر لە ئێستا پێغەمەری خوا دوعای بەردەم ئاوێنەی داناوە فەرمێتی خوایە جەستەشم جوان کە دڵ و دەروونم باش کە ئەخلاقم جوان کەرەوە چۆن جەستەیەکی ڕێک و پێکت پێداوە بەڵام سەیرەکەی لەم ڕۆژە لەوە چێ باوک کاتێک کوڕەکەی لە بەردەم ئاوێنە ئەبینێ دەستی بە خۆی هێناوە و جلەکەی ئوتو کردووە و ئابۆنی خۆش لە خۆیدا وەکوڵێت تعلیقێکی لێ ئەدا ئەڵێت دڵت تەڕە و چییە و چ شتێ لەژێر سەرتایە لە کاتێکە خۆشی مسلمانە بۆچی ئێمە لە نێو عایلەکەی خۆشمانە ئەم پەروەردەیەمان نییە جارە پێشێ ئەو کوڕە گەنجە جوانانە کە ئەو پاک و خاوێنیەکە نیەتی سونەتی لێ نێننەوە بۆیە وایان پێوترێ ئەگەر نیەتی سونەت بێنن هەم بۆیان ئەبێتە عیبادەت دوای دایک و باوک حەقە دەستخۆشی لە مناڵەکەی کە ئەگەر خاوێنی کرد نەک تعلیقی لێ بداوانە یعنی من بینیومە خەڵکی بەتەمەن کوڕەکەی بینیوە سەری چەور کردووە باب ئەو سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەر سەڵات وسەلام بۆ خۆی سەحابەڵێن هەر جارە پێغەمبەر سەڵات وسەلام بتێت بێتە ناومان وەکو ئەوەی ئێستا لە حەمامات بێتە قژی ئەوەنە جوان بۆ جوان ئەگەر بە کۆڵانێک هەبڕۆشنە ئەمانزانی بە بۆنی عەتری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هاوڵانی زۆر جار وایان کردووە لەبەرەوە ئێمە ئەگەر مناڵەکانمان پاک و خاوێنیان کرد بێ دەستخۆشییان لێ بکەین و ئەبێ دیاریان دەینێ ئەمە زۆر گرنگە یعنی دایک و باوک مناڵەکەی کە ئەوەی فامیدەنیە لەسەر پاک و خاوێنی خەڵاتی بکە ئەو بەڕاستی هەندێک جاریش ڕەنگە پێویستی بە لێدانیشکە چونکە ئێمە لە تربیا لێدانیشمانەیە بەداخەوە ساڵات تونوتیژی و نەبێ و چی ئەوانە نا تونوتیژیە بەڵام لە ئەخیر مەرحەلەیە احتیمالێک کوڕێکی هەرزەکار نە بە دەستخۆشی نە بە قسەی خۆش نە بە هیچ شتێ خۆی نەشوا دە ڕۆژجارێ بەڵام ئەمە احتیمالێک لە مناڵیەوە چوار جار هەڕەشەیەکی باشی لێ کرابێ لە دایکیا لە باوکی ترسابێ ئەو کاتە نەتوانێت ئاوا بەو شێوە پیس و چەپەڵێ بمێنێتەوە کە ئەو خوا پێی خۆش نییە پێش هەموو شتێ بۆیە ئێمە ئەبێ دایکان و باوکان دەستخۆشی لە مناڵەکانمان بکەین کە پارێزگاری لە پاک و خاوێنەکەین لە قوتابخانەیە هەر قوتابێکمان بینی هەموو ڕۆژێک جلەکەی خاوێن و ڕێکوپێکە حەقە دەستخۆشی لێ بکرێ بەداخۆ ئێمە کۆمەڵێوانەمانەی هەموو پشتگوێ خراون وەکوتم ئەوە بەڕاستی حەقی خۆیەتی مامۆسایانی ماپ مامۆسایانی هونەر مامۆسایانی ئاین ئەوانە ئیشی ئەوانە ئەو مامۆستا بەڕێزانە کە ئەو قوتابخانە دەستخۆشی لێ بکەن کە خاوێنی پۆلەکەیان خاوێنی جلوبەرجیان ڕاگرن مامۆستا کۆتا پرسیارم سوود و ئاسەوارەکانی پاک و خاوێنی لەسەر تاک و لەسەر کۆمەڵگە و لەسەر خێزان چییە؟ بەڵێ پاک و خاوێنی یعنی ئیسلام ئاینی ئیسلام سێ کۆڵەکەی سەرەکی هەیە خوا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دین هەمویان بنیاتە ناو لەسەر پاک و خاوێنی وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی لەبەرەوە کەسێک بڵێ من مسلمان و شایەتمان بێنێ و پاک و خاوێن نەبێ لە ئیسلام حاڵی نەبووە ئەمە ئەوە یعنی گەورەترین سود و پاک و خاوێنی بۆ خۆمان ئەوەیە پاک و خاوێنی دەلالەت لەسەرەوەکە ئەم کەسە نزیکە لە خوای پەروەردگارەوە طبعا ئەوە کوتم ئەگەر نیەتشی لەگەڵا بێت چونکە ئەگەر نیەتی لەگەڵا نەبێ و عادەتێکە و هیچ خێری بۆ نانووسێ و سوودێکی تری پاک و خاوێنی دەستکەوتنی زانست و زانیاریە لە ئیمامی شافعیان پرسیوە هۆکاری ئەم هەموو زانست و زانیاری جەنابەت چییە فەرموویەتی لەوە نایەلم بەدەنم چڵکن بێ و جیلەکانم چڵکن بێ و بۆنی ناخۆشم لێ بێ کەەوە بەڕاستی زۆر کاریگەری هەیە بەداخەوە جاری وایە بەعزێ قوتابی کە دێ بۆ قوتابخانە ڕەنگە زۆر پیس و چەپەڵ بێ ئەو زانست و زانیاری وەرناگرێت ئەگەر چی زانست و زانیاری حتا ئیمامی شافعی فەرمیێ ئەوەی جلوبەرگی خاوێن بێ غەم و پەشارشی کەمە ئەوە هۆکارێکی ترە بەڵێ یەکێکی تر لە سوودەکان
سوودەکانی پاک و خاوێنی بریتێ لە نەمانی غەم و خەفەت و ئەوانە ئەگەر ماڵێک لە ماڵەوە ئەندامەکانی خێزانی هەموو پارێزگاری لە خاوێنی بکەن ماڵەکە ڕێک و پێک بێ جلوبەرجیان خاوێن بێ پارێزگاری لە خاوێنی بکەن غەم و خەفەتیان کەمە بێتەوە بەڵام بەداخەوە زۆر جار ئەو بەڕێزانی کە غەم و خەفەتیانێ دەست نابن بۆ ڕێخستنی ماڵەکەیشانەوەش بەڕاستی کارێکی خراپە یا زیادڕەویکردن لە خاوێنی ئەمەش خراپە چکە ئیسلام لەگەڵ زیادڕەویانیە وە سوودێکی تری خاوێنی بریتێ لە پاراستنی کەسایەتی کە لاوەڵ و ئاماژەم پێکرد ئیسلام زۆری مەبەستە تاکەکانی خاوەن شخصیت و کەسایەتی خۆیان بن لە هەر سێ بوارەکەیە بۆیە ئیسلام گرنگی داوە بە خاوێنی عەقڵ بە خاوێنی دڵ بە خاوێنی جەستەیش و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەهیمان لێکا کەسی نەخۆش تێکەڵاوی مەجلیس بێ پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم فەرمێ لا يورد ممرض على مصح ئەوە لە صحیح موسلیمایە و لە شوعیبی لە سنەنی بەیهەقیشا هەیە لا يورد ممرض على مصح پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم فەرمێ ئامان هیچ کاتێک کەسی نەخۆش تێکەڵاوی لە ساغەکان نەبێ ئەوە پیش عیبێک نییە کە من نەخۆشم نەخۆشیەکم هەیە زۆر ئاساییە ماوەیەک تێکەڵاوی خەڵک نەبم نەک هەر ئاساییە فەرمانی پێغەمبەریشە عەلەیهی سەڵات وەسەلام شتێکی تر کە قسەی لێ بکەین ماوە کات وەڵامان سەرتر لە چوارچەوەی سوود دووشت ئێمە یەکێک لەو هەڵانەی زۆر جار خەڵکێک لە پاک و خاوێنیان زیادڕەویەکە کارێکی خراپە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ سەیەکون في آخر الزمان قوم يعتدون في الدعاء والطهور ئەفەرمێ لە کۆتا زمانە خەڵکانێک پێیا بن زیادڕەوی ئەکەن لە خاوێنی و لە دوعاکردنە یعنی چی زیادڕەوی لە خاوێنی بۆ منە تۆ پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم فەرمێ کە دەستنوێژ لە سێ جار زیاتر بۆت نییە یەک جار دوو جار سێ جار سونەتە کە کردی بە چوار ئەمە دەست درێژیە کارێکی خراپە یا خەڵکی وایە شتێکی زۆر بەسیتە ئاوێکی زۆر بەکارێنی و چەند جار خاوێنێ کاتە و خۆی تووشی حاڵەتی ئەوە ئیسلام قەدەغەی کردووە ئەوە حاڵەتی وازواسیەوە زۆر جار بەڵێ دواتر هەر لە خاوێنیە ئینسان نابێ بە پاساوی خاوێنی پەنابەرێ بۆ حرام و قەدەغە کراوەکە یعنی بۆ منە پیاوان لەسەریان قەدەغەیە ڕیش و سمێڵیان بتاشن بۆ نمونە ناکرێ من بە پاساوی خاوێنی ڕیش خزمەتی کە و خاوێن ڕایگرەوە هیچ کاسێک ناڵێ ناکرێ من بە پاساوی خۆجوانکردن و پاک و خاوێنی شتێک بکەم کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەسەر گەنجێک مەسەلەن بێ ئێمە وتمان پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم فەرمێ خزمەتی قشتان بکەن مووەکانتان بکەن بەڵام ناکرێ بێ ئەم مووە وادانە وەکو یاریزانێک کە باوەڕی بەخوانیە وەکو گۆرانی بێژێک کە قژی بەو شێوازە دانراوەیە ئەوەی کە نیوەی چاکەکەن و نیوەی چاک ناکەن پێڵەن حەفر و لە شەرع پێڵەن قەزەوانە قەدەغە کراوە ناکرێ موسڵمانێک بە پاساوی خۆجوانکردن و خاوێنی پەنابەرێ بۆ ناشەرعی ناکرێ خوشکێکی نوێژخوێنی موسڵمان بە پاساوی خۆجوانکردن و خۆ خاوێنکردن کە ئیسلام فەرمانی پێکردووە تەبەڕوج و خۆناشنیکە ناکرێ خوشکێک نینۆکەکانی درێژکا بە پاساوی جوانی و بۆیەیشی بکات چونکە کە بۆیی کرد دەست نوێژەکەی دەرناچێت نوێژەکەیشی قبول نیە ئیلا ئاخری شتی تریش کە احتیمالی هەیە هەبێ و کە ئێمە فریای نەکەوت بێت زۆر سپاس بۆ بەڕێزن سپاس بۆ جەنابتان دەستان خۆش بێ بینەرانی بەڕێز لێرەشدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ